هەر عاردەك لە بۆ توجارەت و بازرگانی دانرابی ئەو عاردە زەکاتی تێدایە. خەڵکەشی زۆر هەیە زەکاتی نادا درێ مەلا بە منی گوتیە کەنجی فرۆشتت ئەو کا زەکاتی لێ بدە. ئاگادار بە ئەو فتوایەکی غەڵەتە. طبعا ئەمە سێ نوع عاردمان هەیە. عاردێکمان هەیە لە بۆ سوکنا و ئینتیفاعی، واتە کابرا کڕیتی نەتی فرۆشتنەی نییە، بەڵکو لە خۆی دەکاتە خانی دەری ئیسفادەشی لێ بکەم بە ئیتیفاقی عولەمای لا زەکای تێدا نییە. ئەوە زۆر یەکەم. زۆر دووەمان هەیە لە بۆ ئیستیثماری. کابرا مەسەن بۆ نا عاردێکی کرێ دوو عاردی کرێ کاکە لۆس کرێ وڵڵاهی لە خۆ دەکەمە زراعەت کرێ لە خۆ بەکرێ دەمە ئیلی ئاخریه. ئەو نوع عاردەش بە هەمان شێوە بە ئیتیفاقی عولەمای لا زەکاتە فی زەکاتی تێدا نییە. ئەو دوو جۆرە عاردە بە ئیتیفاق عولەما زەکاتی تێدا نییە. زۆری سێمی عادمان هەیە لیلبەیعی، کابرا لە بۆ کڕین و فرۆشتن کڕیتی، ئاگادار بە ئەو نوع عاردە زەکاتی تێدایە بە ئیتیفاقی عولەما زەکاتی تێدایە. لەبەرەوەی پێغەمبەری خوا عەسەم دەفەرمێ کە سەمرە کوڕ جوندەیر دەفەرمێ ئەمرنا رسول الله صلى الله عليه وسلم، دەرێت پێغەمبەری خۆی ئەمری بەمە دەکرد ئەن نخرج الصدقة مما نعد للبيع. دەفەرمێ پێغەمبەری خۆی عەلەیهی سەلام ئەمری بەمە کرد، فەرمی هەشتێکتان لە بۆ بازرگانی دانایە، هەشتێکتان دانایە لۆی بیفرۆشن زەکاتی تێدایە. جا سەلاجەت هەیە، غەسالەت هەیە، موبەردەت هەیە، موادی کارەباییت هەیە، موادی غذاییت هەیە، موادی سناعەت هەیە، عاردت هەیە، عیلاقەی پێدا نییە. مادەم ئەو عادت دانا لۆ کڕین و فرۆشتنی لە بۆ توجارەت دانایە ئەوە زەکاتی تێدایە. ئەدلۆ باشە هەندێک کەس هەیە دەرێ وەڵڵاهی مامۆستا فران بە منی گوتیە یەک جار زەکات لێ بدە تاو حەز دەکە بڕۆ عاردی بەجبێرە 10 ساڵی کە بفرۆشە کەنجی فرۆشتت زەکاتش لێ بدە. مامۆستا بەڕێزە پێمان وایە لە بابەتەکەی تێنەگەیشتێ، ئەگەر نا ئەو نوع فتوای نادەتن. لەبەرەوەی بە ئیتیفاقی عولەما دەفەرمون هەر کاتێک عاد لە بۆ کڕین و فرۆشتن دانرابوو زەکاتی تێدا لە قیامەتێ لەسەر تمار ئەو زەکات. ئاگادار بە بەخۆشت باش بەزانین لە قیامەتێ حکمی زەکات نەدەری چەند گەو لە قیامەتێ. بەڵام حاڵەتێکی کەمان هەیە تۆزە قسەی لەسەرە، تۆزەک نەک ئەو حاڵەتە، یعنی مامۆستا هەیە بەموتە قسەی دەکات نەخیر. ئاگادار بە یەک حاڵەتمان هەیە ئەویشتە حاڵەتی کەساد الأراضي التجارية، ئەو کاتێکەوە سعرەکان دێتە خوارێ دەستچێتن. مەسەلەن کابرا عادەش کرد بای 5 دەفتەری کڕیتی، ئێستا ئەو عادەی 7 دەفتەری دەکا، 8 دەفتەری دەکا کە پێ دەگوتێت کەساد الأراضي، واتە بێنرخبوونی زەویەکان. ئایا لەو حاڵەتەی زەکاتیدا یاخود تێدا نییە؟ دەوعەن مامۆستا هەیە کە قسەی دەکات نا ڕاست بە مطلقی دەرێ کەندی فرۆشت نەخیر. ئاگادار بە اتفاقی عولەما هەر چار مەزەر سەر ئەوەینا کەوا زەکات لە عاردێکیدا کەوا لۆ کڕین فرۆشتن دانابیتن. بەڵام لەو حاڵەتەی قسە چێسە لەو حاڵەتەی لۆی مەلایەکە دێتن تەفسیر ناتێ. پێم وایە مامۆستایەکە ئاگەی لە بابەتەکان نیە، ئەگەنا ئەو تەفسیر دەی بداتێ. چۆ کابرا هەیە بەخۆی نافرۆش، کابرا هەیە مەسەلەن عاردەکەی 4 دەفتەرە دادێ نافرۆش کل لە خۆم بە سەعات دەفرۆشم عەرزەکەی بە هەتا دەبتە 89 لۆ کابرا جوێ لێ نیە. مەلا پێی گوتیا کەنجی فرۆشتت لەچێت نە مامۆستا بەرزە فتووە لەچێت نە حەزم لێ بزانم دەی لە چێن دەری هەیە کەوا شەرع پێی گوتبی. شەرع چی پێی گوتیە؟ شەرع گوتی هەشتێک لەوە بازرگانی دانابیتن سار سوڕاوە دەبی زەکات لێ بدەیت، کابرا لە خۆش خۆی نافرۆشیتن. بەڵام ئەو حاڵەتە ئەگەر چ بیتن ئەگەر سعرەکەی شکا، لەو حاڵەتەی دوو ڕیوایەتمان هەیە، دوو ڕەئیمان هەیە. یەک ڕیوایەتمان هەیە لە مالیچەکان، دەری ئەگەر سعرەکەی شکا ئەوە لەو حاڵەتەی لەگە قەرضاویش ڕەحمەتخوای بە هەمان شێوە دەفەرمێتن لەو حاڵەتەی ئەگەر سعرەکەی شکا کەنجی فرۆشتت بەڵام سعرەکەی شکا بوو. بەڵام ئەو یەک ڕیوایەتە. بەڵام هەر سێ مەذهەبەکەیتی شافعیەکان و حەنبەلیەکان و حەنەفیەکان هەتا ڕیوایەتەکە نا خودی مالچەکات نەخێر ئەمە عیلاقەمان پێدا نییە. مادەم ئەو عادە پارەی دەکاتن گەیشتە حەدی نیسابی زەکاتی تێدایە. تەماشاکە ئیمامی دەسوقی یەک لە زانای هەر گەورەکانی مالچەکان دەفەرمێت چێ دەرێ الحکم للنیەتی، دەفەرمێ حکم لە بۆ نیەتە. ئایا کابرا نێت چی هەیە؟ نێتی سوکنا هەیە عاردە یاخود نێتی ئینتفاعی هەیە یاخود نێتی چی هەیە؟ ئیستثماری هەیە ناوەڵ ئایلۆ چ کڕیا لۆ کڕین فرۆشتنی کڕیا. دەرێ الحکم للنیەتی دەفەرمێ حکم لە بۆ نیەتە لأنه لو وجد مشتريا لباع، چونکە ئەگەر مشتریشی لەو ڕێککەوی ئێستێکتر دەفرۆشیت کەواتە کابرا چی هەیە؟ نێت توجارەتی هەیە. مارە نێت توجارەتی بێ کا زەکاتیدا. هەتا ئیمامی باجی یەک لە زانای گەورەکان و ئوسوولەکانی مالچەکانە بە هەمان شێوە دەفەرمێت چ فتوایەکە ئەنگۆ دەیدن ئەی مالچەکان کە دەرین کابرا با زەکات نەداتن. لۆی ئەو ڕەئیەکی زۆر بێقوتە، چونکە ئەمە عیلاقەمان لێ نییە ئەمەش ئەو پارەشکایان نەشکایە. شەرع عیلاقی لە نیسابی هەیە، چونکە معقول نییە برێنە کابراکی ساحێبی 3 ملیۆنیا
زكاتي دبي بدي أتو بلام كابراك عادة شيء باي 20 دفتريا بلام تقول خوي بس سيكريا ولا أتقيناك زكاتي من ليش نفتوها لو والله لقيامته أمام الله بربرسي وأو ما مستياشك أو دور فتوى داتن لخواي بترسي لبر أو فتوى كت زور كاريجري خراب زيتن چونك استا ديان وصدان كسيا عادي كريا سيسا عادي كريا باي سي دفتري وقت خوي بس دفتري كريا استا سي دفتري دكا سي دفتري دكاتن در ما مستا قلت زكاتي ليه ما دك عنجي بسكته أو عادي لو حاجة كده صار كده فلوسهم ولا شيء كاكا استا كابرا أو عادي باريناك با إيه ما دم باري دكا لو زكاتنا دكاكتو يعني استا كابرا عادي بحذف تيكري وقت خوي استا تساري دكاتن در والله مسيرة مزرب أوي سيرة مزررة أم نافروشم إذا ما دام لسه سري زكاتي يبدأ تو بس عيرو زكاتي يبدأ والله نا ولا ما مستبمني قوتيا كان جي فروشت أقدر بأو فتواتي سقطة وفتواكش غلطة وبيشموا أو ما مست فتوى داتن لبابتك حالينا وأقل حالي با أو زور فتواي نادة لو الرأي راز المسألة كي أويا هر عادك لبو تجارة بازر قاين دان درابي بقيش تحدي نصابي زكاتي تدايا زا عادك الشكابي يا نشكابي علاقة ما لوش تينيا ما دام بقى تحدي نصاب أو عادة زكاتي تدايا والله أعلم.